بەخێربێن بۆ خولی فێربوونی زمانی فارسی. ناوازەترین خولی فێربوون. لەگەڵ ئێمە ئاسانتر فارسی فێر بە. کەناڵی مەمەد سەلاح هەموو کات نوێترین و جیاوازترین. بەخێربێن بۆ ناوازەترین کەناڵی یوتیوبی فێرکاری مەمەد سەلاح. سلام دوستان عزیز، سڵاو هاوڕێانی عزیز، حاڵتون خوبه؟ سلامتین؟ حاڵتان باشە؟ سەلامەتن؟ امیدوارم خوب باشین، سلامت باشین، سر حال باشین، هیوادارم باش بن، سەلامەت بن، کەیف خۆش بن. لەوانەیەکی تری فێربوونی زمانی فارسی بەیەخول لەگەڵتانم. هیوادارمانەکانی پێشووترتان هەمووی خوێنده بێ بۆی بزانن باسی چیەکەین و بە شوێ گەشتوین و وانەکان بە ئاسانی تێبگەن و بتوانن ڕاهێنانەکانی شیکار بکەن. پێشوو بچینە سەر وانەکان، تکایە بیرتان نەچێت چەناڵەکە سبسکرایب بکەن، چەناڵی یوتیوبی مەمەد سەلاح، و لە تەلێگرام و هەروەهاش فەیسبوک فۆڵۆمان بکەن و لەگەڵمان بن. هەر پرسیارێک هەر شتێکتان هەبوو ئینشاءالله بە پێیتوانە هاوکاریتانەکەین. وانەی پێشووتر باسی ئاراستە و ناونیشان پێدانمان کرد کە چۆن تۆ داوای ناونیشان لە کەسێکەکەی، کە تۆ چۆن ناونیشانێک ئەدەی کاتێک کەسێک پرسیارێکت لێکە. ئەوانە فێر بووین، ئاراستەکان فێر بووین لەسەرەوە. ئێساینە سەر دوو پرسیار کە یاوێتی بۆ ئەوەی بیرمان بێتەوە کە چۆن ناونیشان بە کەسێکین یاخود ناونیشان لە کەسێک وەرەگری. وەکوی بینن لە وێنەکەی سەرەوە وێنەی نەخشەیەکی یاوە کە ناو شارە و دووشتی بۆ دیاری کردی. لە وێنەکەی لای ڕاست نووسراوە بیمارستانە بەهمان، بیمارستانە بەهمان واتە نەخۆشخانەی بەهمان، و لە تەنیشتیەوە مەیدانە دانش واتە مەیدانی دانش، و لە وێنەکەی لای چەپیشەوە چەند شوێنێکی دیاری کردووە کە نووسراوە فروشگاهێ گولها، فروشگاهێ گولها واتە فرۆشگای گوڵەکان، و لەسەرەوەی نووسراوە داروخانە، داروخانە واتە دەرمانخانە، لەسەری سەرەوەش نووسراوە خیابانێ بەهار، خیابانێ بەهار. واتە شەقامی بەهار. بابینە خوارەوە گفتوگۆیەکی یاوە ئەڵێ چی؟ نێوان گفتوگۆیەکی نێوان سارا و ڕەهگۆزار. ڕەهگۆزار خۆمان بە کوردی پێڵێن ڕێبوار، ڕەهگۆزار، ڕەهگۆزار. ئەوها سارا قساکە ئەڵێ چی؟ ببخشید آقا، ببورن آقا، کاکە، این خیابون به میدون دانش میخوره؟ این خیابون به میدون دانش میخوره؟ سەی وێنەکەی سەرەوە لای ڕاست بکەن، مەیدانی دانشی دیاری کردو و ئاراستەی ئەو شەقامەشی بۆ مەیدانی دانش بە هێڵی سوور دیاری کردووە کە بۆ ئەوێ ئەڕوا. سارا ئەپرسێ ببخشید آقا، این خیابون به میدان دانش میخوره؟ واتە ببورن کاکە، ئاقا، ئەم شەقامە ئەگات بە مەیدانی دانش یاخود ئەڕواتە مەیدانی دانش؟ ڕەهگۆزار چیەکە؟ وەڵامەیەتەوە، بالێ همین خیابون رو مستقیم برید جلو. ئەمە وەک لە وێنەکەتا دیارە هێڵێکی ڕاست کێشراوە باشە بۆ مەیدانی دانش. ڕەهگۆزارەکەڵێ چی؟ ڕێبوارەکەڵێ چی؟ بالێ، بەڵێ، همین خیابون رو مستقیم برید. هەر ئەم شەقامە ڕاستە و ڕاست بڕۆ. مستقیم واتە ڕاست. مستقیم برید جلو،
ڕاستە و ڕاست بڕۆ بۆ پێشەوە. بعد از چهارراه دوم، چهارراه وتمان چییە؟ ئەو شوێنەیە کە چوار ترافیک بەرێکەکەوێ، کە چوار ڕێگا بەرێکەکەوێ، واتە خۆمان ئەڵێن چوار ڕیان. ئەگەر سیرکەن لە وێنەکەیە دوو خاڵی سووری دانا و بازنەی سوور، ئەو خاڵە سوورانە پێڵێن چی؟ چهارراه. باشە، واچە چوار ڕیان. ئەڵێ چی لە نووسینەکەیە؟ چهارراه دوم میدان دانشه. بعد از چهارراه دوم میدان دانشه. واتە لە دوای چوارڕیانی دووەم مەیدانی دانشە. باشە، یەکەم چوارڕیان، دووەم چوارڕیان کە دیاری کردووە. سارا لەم خوارەوەیە. دواتر ئەڵێ چی؟ سارا ئەڵێ چی؟ بیمارستان بهمن کجاست؟ بیمارستان بهمن کجاست؟ نەخۆشخانەی بەهمەن لەکوێیە؟ ڕاهگوزەر واتە ڕێبوارەکە چیەکە؟ وەڵامەیەتەوە. انتهای خیابان واتە کۆتایی شەقامەکە. نەبش مەیدان واتە ڕوکنی یاخود سوچی مەیانەکە. سێری وێنەکەکەن. یەکەم چوارڕیان، دووەم چوارڕیان، لە دوای دووەم چوارڕیان مەیدان یاخود فولکەکە یاخود مەیانەکەی یەت کە مەیدانی دانشە لە ڕوکنی مەیدانەکە چییە؟ بیمارستانی بەهمەن. ئەمە یەکەم دانە مناوکاریم کردن بۆ ئەوی شیکاریکەن. هێنە سەر دووهەم دانە کە ئەرکی خۆتانە بێ لە ڕاهێنانەکەی خوارە و شیکاری بکەن. ئەڵێ چی؟ ئەڵێ علی قساکاڵێ ببخشید از کدوم طرف میشه رفت فروشگاه گلها؟ از کدوم طرف واتە لە کام لاوە. میشه رفت ئەکرێت بڕۆی بۆ کوێ؟ فروشگاه گلها، فرۆشگای گوڵەکان. ڕاهگۆزار ئەڵێ چی؟ نارسیده به خیابان بهار کنار داروخونه. واتە ناگەی بە شەقامی بەهار تەنیشتی دەرمانخانەکە. ئەمەیان خۆی شیکاری کردووە. ئێوە بێت چی بکەن؟ ناونیشانی داروخانەکە بۆ من بنووسن لە کۆمنتە. باشە؟ ناونیشانی داروخانەکە بۆ من بنووسن لە کۆمنتە. لە سوچی لای چەپەوە تێبینیشیاوە. ئەڵێ چی؟ دقت کنید سەرنجمان. چی؟ لە تەنیشەنووسا ببخشید واتە ببورن. لە خوارەوەی چی نووسیوە؟ ئەڵێ وقتی از کسی که نمیشناسید میخواهید سوالی بپرسید مؤدبانه تر است که با واژه ببخشید شروع کنید. واتە کاتێک پرسیارێک لە کەسێک ئەەکەی کە نایناسیت و ئەتەوێت پرسیار لە کەسێک بکەی کە نایناسیت، باشتر وایە، مؤدبانەتر وایە، ڕێک و پێکترە کە لە وشەی ببورن دەست پێ بکەن. هەر لە کوردی خۆشمانە کاتێک کە پرسیارێک هێڵی بێزەحمەت فڵانە شوێن لەکوێیە ببوورە، بێزەحمەت پرسیارێ فڵانە شوێن لەکوێیە. باشە؟ بینە سەر پەڕەی 13 ڕاهێنانی سێیاوە. بەشی یەکەم نام تصویرهای زیر را بنویسید. نام تصویرهای زیر را بنویسید. ئەم وێنانە پێشووتر لەسەرەوە خوێنمان لەوانەکەی پێشوو خۆتان شیکاری بکەن. کتێبەکەتان لەبەردەسایە بۆ ئەوەی فێر بن. هەر زۆریش ئاسانە. باشە؟ ڕۆینە سەر بەشی دووهەمی ڕاهێنانی سێهەم. ئەڵێ چی؟ هەر یەک لە ڕستەکانی ژێرەوە کدام یک از واژه‌های داده شده کم یک
لە وشە دراوەکان دادەشودە را تعریف میکنند واتە پێناسەی وشە دراوەکانەکەن. باشە؟ دواتر لە خوار و نووسێتی یەک ڕۆژێ ئێزافە است واتە وشەیەک زیادێ. هاتووە چی کردووە؟ وەسفی وشەیەک بووەکە لە وشانەی سەرەوە. ئەمە هەڵبەت پێشووتر خوێندومانە لەوانەکانی پێشووتر واتەکانیمان خوێندووە. ئەبێ بیزانن من بۆتان شکار ناکەم تەنها ڕستەکانتان بۆکەم بە کوردی وەڵامەکەی بۆ خۆتان. باشە؟ وەسفی وشەکەت بۆکە تۆ بێبی دۆزیتەوە. باشە؟ ئەوکو چیە؟ ئەوکو بۆ نە بە ئێوە ئەڵێم شتێکە، بۆ نمونە ئەڵێم شتێکە پێی ئەنووسیت، بۆ نە شتێکی باریکە پێی ئەنووسیت ئەبێ مێشکو بۆ کێ بڕاتەوە ئەزانی ئەم شتە باسی قەڵەمەکە. یاخود ئەڵێم شتێکە گواستنەوەی پێکەین چوارتایی لە ژێرایە ئەوها تۆ بێ بزانی ئەمە سیارێ. ئەمیش چی کردووە؟ وەسفی وشەکە و بۆ کابێت تۆ بزانی چ وشەیەکە و لە بیرت بێت. یەکەم ئەڵێ چی؟ خیابان پهنی که وسط آن درخت گل و گیاه باشد. خیابان پهنی که واتە شەقامێکی پانکە وسط آن لە ناوەڕاستی ئەو شەقامە گل و گیاه باشد، گوڵ و گیا هەبێت و به دو قسمت مساوی تقسیم شود و بۆ دوو بەشی یەکسان دابەش ببێت. یەجار بۆتانە خوێنمەوە لەگەڵ مابی خوێنەوە جارێکی تر ئەو ڕستەیە بۆ ئەوەی بە جوانی فێر بن کە چۆنی خوێندنەوە و شەکان و دەربڕینی بۆکەن. خیابان پهنی که وسط آن درخت گل و گیاه باشد و به دو قسمت مساوی تقسیم شود. ئەمە چییە؟ پێڵێن بولوار. بولوار. باشە؟ بەشی دووهەم ئەڵێ چی؟ راهی پهن در شهر که مردم از آن عبور کنند و اطراف آن مغازه یا خانه باشد. ڕێگایەکی پان لە ناو شارە کە خەڵکی پێدا بپەڕنەوە ئەز ئان عبور کنند واتە پێدا بپەڕنەوە. سەرنج بە ناڵە عبور کونە، عبور نە، عبور، عبور، عبور. باشە؟ و اطراف آن مغازه یا خانه باشد و چواردەوری چی بێت؟ دوکان یاخود ماڵ بێت. ئەمە کوێیە؟ ئەمە چییە؟ شیکاریگەن. سێهەم محوطەی معمولاً دایرەیی. ئەڵێ شوێنێکە بە شێوەی ئاسایی بازنەیە، شێوەکەی بازنەیە که چندین خیابان را به هم ارتباط می‌دهد کە چەند شەقامێک پێکەوە ئەبەستێتەوە. باشە؟ ئەمە چییە؟ وەڵامەکەی بۆ خۆتان. خوێندنەوەکەی چییە؟ محوطەی معمولاً دایره‌ای شکل که چندین خیابان را به هم ارتباط می‌دهد. یعنی سر چهارم جایی در خیابان که خیابان دیگر آن را قطع کند و به 4 سمت راه پیدا کند. شوێنێک لە شەقام جایی در خیابان که خیابان دیگر که شەقامێکی تر آن را قطع کند ئەو ببڕێت و به 4 سمت راه پیدا کند و بۆ 4 لا ڕێگای هەبێت. جایی در خیابان که خیابان دیگر آن را قطع کند و به 4 سمت راه پیدا کند. پێنجەم قسمتی از طرف خیابان که محل رفت و آمد عابران پیاده است.
بەشێک لە لایەکی شەقامەکەوە کە شوێنی هاتوچۆی تێپەڕانە و کەسانی کە پێ تێپەڕەکەن بەپێ. وەڵامەکانی زۆر ئاسانە، شیکاریکە. بینە سەر بەشێکی نوێ گفتوگوهای زیر را با واژه‌های درس کامل کنید. گفتوگوەکانی خوارەوە بە وشەکانی وانەکە تەواو بکەن، کامل بکەن. دواتر ئەڵێ توجه کنید که آدمک جای شما را نشان می‌دهد. توجه کنید که آدمک جای شما را نشان می‌دهد. ئەڵێ سەرنج بن که ئادەمەک کێیە؟ ئەو بەشەی خوارەوەیە کە نیشانەیەکی پرسیاری لەسەر لای خیابانی سەرو ئەو کەسە تۆ لەوێی. باشە؟ ئێنە سەر چی؟ ئێنە سەر ڕاهێنانەکان. یەکەم دانیان ئەڵێ چی؟ ئەمیر ئەڵێ چی؟ ببخشید از کدوم بۆشایی باید برم داروخونه. دووهەم ئەڵێ چی؟ بەشی دووەم ڕاهگوزەر ئەڵێ چی؟ مستەقیم بۆشایی چهارڕاه تا کۆتایی. لە وێنەکەیە مەیدان و هەیە، بیمارستانی لالەو هەیە، خیابانی بەهار، داروخانە، فروشگاه، پارک، ئیستگاه ئۆتۆبوس. هەمووی و پێدراوە. ئەبێ تۆ فێربی ناونیشان بی. بۆ نمونە من یەکەم دانەتان بۆ شیکارەکەم ئەڵێ چی؟ ئەمیر ئەڵێ چی؟ ببخشید از کدوم طرف باید برم داروخونه. ئەمە تۆ پرسیارەکەتمان ئەڵێ چی؟ ببخشید دەست پێەکەی، دوای ئەڵێ چی؟ از کدوم طرف، لە کام لاوە باید برم داروخونه. بۆی بڕۆم بۆ ئەبێت بڕۆم بۆ دەرمانخانە. تۆ لەکوێی؟ تۆ لە خوارەوەی. داروخونە لەکوێیە؟ لە سەرەوەی، لە فەرعەکەی ترۆیە. باشە؟ ئەبێ بڵێ چی؟ سەرەتاڵی چی؟ مستەقیم بۆرۆ جۆلۆ، تۆ لەوێی. ئەبێ ڕاستە و ڕاست بچی بۆ سەرەوە. خوانەڵێ ڕاست بڕۆ بۆ سەرەوە. باشە، لە دوای ڕاست چی هەیە؟ چوارڕیان. تۆ لەسەری چوارڕیانەکەی خوارەوەی. یەک چوارڕیان، دوو چوارڕیان لە پێشایە بۆی بگەی بە دەرمانخانەکە. ئەبێ بڵێ چی؟ چهارڕاه دوم. ئەمەشمان زانی. چهارڕاه دوم، چوارڕیانی دووەم. لە دوای چوارڕیانی دووەم دەرمانخانەکە لەکوێیە؟ لە سوچەکەیە. وایە؟ ئەبێ بڵێ چی؟ نەبش خیابان بەهار. واتە لە سوچی یاخود لە ڕوکنی خیابانی بەهار. باشە؟ دوو ڕاهێنانەکەی تر ئێوە بۆشەوە شیکاریکەن و توان خۆتان پرسیار بۆ خۆتان دروستکەن. جارێک بڵێن سینەما لەکوێ، جارێک بڵێن مەیدانی دانش لەکوێ، جارێک بڵێن نەخۆشخانەی لالە لەکوێ. هەر جارێک و پرسیارێک بۆ خۆتان دروستکەن بۆی بتوانن بە جوانی ناونیشان بن و ناونیشان وەرگرن. چهارم ئەڵێ درباره شما، سەبارەت بە ئێوە. دوست شما برای اولین بار میخواهد به خانه شما بیاید. هاوڕێکەی ئێوە بۆ یەکەم جار ئەوێ بێت بۆ ماڵەوە ئێوە. بیایید به او آدرس بدهید و نقشه بکشید. ئەڵێ وەرە ناونیشانی بەرێ و پلانێکی بۆ دابنێ، نەخشەیەکی بۆ دابنێ بۆ نەخشەیە بێ. ئەمە خۆت بۆنە ماڵی ئێوە لەکوێیە؟ بۆنە ماڵی ئێمە لە کەلارە. ئەڵێم چی؟ ئەڵێم ئێتە کەلار لە فڵانە شوێن، ئێتە فڵان شوێن، لای فڵانە مزگەوت، لای فڵانە نەخۆشخانە،
لای فڵانە پرد ئەوها تاوەکو ناونیشانێکی کامل بۆ خۆت ئەنووسی بۆ ڕاهێنانی خۆت بۆ ئەوەی فێر ببیت. تکایە ڕاهێنانەکان شیکار بکەن، لە کۆڵی مەکەنەوە، ئەهینا دوایی هیچی لێ فێر نابی. هەر کەسێکیش قسە پێ بکە ناتوانانی وەڵامی بیتەوە، هەر کەسێک پرسیارێک لێ بکە ناتوانانی وەڵامی بیتەوە، هەر کەسێک ناونیشانێک لێ داوا بکە ناتوانانی وەڵامی بیتەوە. باشە ئەوەی پێنجەم لێگەڕێن شیرتەکەمان لەبەردەستانیە تێنە سەر وانەیەکی نوێ. بەشی چوارەم حەمل و ناقل. حەمل و ناقل واتە هەڵگرتن و گواستنەوە. حەمل واتە هەڵگرتن، بارکردن و ناقل واتە گواستنەوە. بەڵام هەر خۆمان ئەڵێین گواستنەوە و گەیاندن. باشە بەشی یەکەمی نووسراوە چی؟ وەسایل نەقلیە. وەسایل نەقلیە ئامرازەکانی گواستنەوە. یەکەم دانە وێنەکەی داوە ئەڵێ ئۆتۆبوس. ئەمە ئەزانی واتە چی؟ واتە خۆم پێڵێن منشەءە، پێڵێن پاسی گەورە. باشە واتە پاس. دواتر چیاوە؟ هاوپەیما فڕۆکە. هاوپەیما هاوپەیما. دوای ئەوە قەتار، ناڵێ قەتار، قەتار نە قەتار، قەتار واتە شەمەندەفەر. کشتی، کشتی، کشتی واتە کەشتی یاخود پاپۆر. مترۆ، مترۆ، مترۆ واتە هێڵی ژێرزەمین یاخود میترۆ. بەشی دووهەمی وێنەکان مینیبوس واتە کۆستەر، کۆستەری پێڵێن یاخود هەر پاسیشی پێڵێن خۆمان. تاکسی، هەر تەکسیە. دواتریش خۆدرۆ واتە سەیارە ئۆتۆمبیل. مۆتۆرسیکلێت واتە ماتۆر. دۆچارخێ واتە پاسکیل. ئەموشانە هەرچەند ئاسانە جوان بیخوێنن و لەبەری بکەن. تێنە سەر ئەفعالە کاربردی واتە کارە بەکار هێنراکان یاخود ئەو کارانی کە بەکار دێن کە ئیشمان پێیەتی. باشە بۆ گواستنەوە و گەیاندن و ئەو شتانە. ئەمانە گرنگن، تکایە جوان گوێم لێ بگرن، گوێ لە واتاکانی بگرن و گوێ لە خوێندنەوەکەشی بگرن. یەکەم وێنە وێنەی شەمەندەفەرێکی یاوە، وێنەی میترۆیەکی یاوە واتە هێڵی ژێرزەمینی. لە تەنیشتێ نووسیوێتی چی؟ علی از مترۆ جا ماند. علی از مترۆ جا ماند. ئەمە بە شێوازی کتێبی. بە شێوازی بازاڕی ئەڵێن چی؟ علی از مترۆ جا موند. یا هەر ئەڵێ چی؟ علی جا موند. باشە واتە علی لە میترۆکە بەجێمە. دووهەم ڕستە نووسیوێتی چی؟ علی به مترۆ نرسید. علی به مترۆ نرسید واتە علی نەگەشت بە میترۆکە. سێهەم ئەڵێ چی؟ علی به مترۆ رسید. علی به مترۆ رسید. باش علی گەشت بە میترۆکە. وێنەی تەنیشتی او سوار اتوبوس شد. او سوار اتوبوس شد. ئەو سواری پاس بوو. دووهەم او از اتوبوس پیاده شد. او از اتوبوس پیاده شد. ئەو لە پاسەکە دابەسی. بەشی دووهەم مترۆ حرکت کرد. مترۆ حرکت کرد واتە میترۆکە جوڵەی کرد یاخود کەوتە ڕێ یاخود جوڵە. دواتر ئەڵێ چی؟ مترۆ توقف
کرد واتە میترۆکە وەستا یاخود دەڵێت چی میترۆ ئیستاد مترۆ ئیستاد واتە میترۆکە وەستا. هەواپەیما پەرواز کرد فڕۆکەکە چی کرد فڕی پەرواز کرد فڕی. هەواپەیما فرود ئاماد واتە فڕۆکەکە نیشتەوە. لێرە ئەو کارانە وەکو رسید نارسید سوار اتوبوس شد سوار شد سوار نشد پیاده شد حرکت کرد توقف کرد ایستاد پرواز کرد فرود آمد ئەو کارانە بخوێنن بۆ ئەوەی لە داهاتووە بەکاری بێنین واتای وشەکان و شێوازی خوێندنەوەکەشی بخوێنن بۆ ئەوی لە ڕاهێنانەکانی تر بیزانن. تکایە بیرتان نەچێت چەناڵەکە سەبسکرایب بکەن و کتێبی تریشمان ئەبێت ئینشاءڵڵا هەروەها بە وردی و کەم کەم ئەیخوێنین و بۆ ئەوەی هەموو کون و قژبنێکی زمانی فارسی فێر بن. لەگەڵمان بن بەردەوامە بین لەوانەکانی داهاتوو. بیرتان نەچێت چەناڵەکە سەبسکرایب بکەن. خواتان لەگەڵ.